الحمد لله رب العالمين. اللهم لك الحمد على نعمة الإسلام والإيمان، ولك الحمد على أن جعلتنا من أمة سيدنا محمد صلى الله عليه وسلم سيد الأنام. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. عزیزان و خۆشەویستان، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ لە فەرمایشتێکیا فەرمێت: كل أمة يدخلون الجنة إلا من أبى. قيل يا رسول الله صلى الله عليه وسلم ومن يأبى يا رسول الله؟ قال من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى. پێغەمبەری سەروەر و گەورە و خۆشەویستمان نووری چاوانمانە فەرمێت: هەموو ئومەتی من ئەڕواتە بەهەشتەوە و خوای تەبارەک وتەعالا بەهەشتی بۆ ئامادە کردووە، ئیلا ئەو کەسەی نەبێکەوە منعەکا و خۆی ناڕواتە بەهەشتەوە. وتیان قوربان یا رسول الله، ئەوە کێیە ئەو کەسەی کەوە نەفسی خۆی قەدەغەکە لە بەهەشت و ناڕواتە بەهەشتەوە؟ پێغەمبەری نازدار لە وەڵامە فەرمی: من ئەطاعنی دەخەلە الجەنە ومن عەصانی فەقەد ئەبا. ئەوەی گوێڕایەڵی منە لەسەر فەرمایشت و قەول و فیعلی منە، لەسەر سونەت و ڕێچکە و طەریقی من و ئەسحابی منە، ئەوەی زانایانی ئیسلام ڕوونیان کردێتەوە کە طەریقی پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەرە سەڵات و سەلامی لەسەر بێ، مانای وایە ئەوە بەهەشتیە و ئومەتی منە و خوای تەبارەک وتەعالای خاتە بەهەشتەوە. ومن عەصانی فەقەد ئەبا. ئەوەیشی کەوا فەرمانەکانی من ئەشکێنێ و گوێڕایەڵی من ناکا و لەسەر طەریقی من و ئەسحابی من نییە، و بەو شێوازە نییە کەوا عولەما و زانایان ئەم دینە پاکەیان ڕوون کردێتەوە، مانای وایە ئەو کەسە گوێڕایەڵی منی نەکردووە و منعی بەهەشتی کردووە لەسەر نەفسی خۆی. گوێڕایەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و گوێڕایەڵی پەروەردگارە. من ئەطاع الرسول فقد ئەطاع الله. ئەوەی گوێڕایەڵی پێغەمبەری نازداری کردبێ و بیکە، ئەوە گوێڕایەڵی پەروەردگاری کردووە. ئەطیعوا الله وأطیعوا الرسول وأولی الأمر منکم. ئیمانداران و باوەڕداران، گوێڕایەڵی خوا بن، گوێڕایەڵی پێغەمبەر بن، گوێڕایەڵی گەورەکانی خۆتان بن، ئەوانەی کەوا زانا و عولەمان دینیان ڕوون کردێتەوە، ئەو گەورە و وەلی ئەمرانەی کەوا شەرع ڕەون دین پەروەرن، خزمەتکاری گەل و میلەتن، بەرەودەن بە شەریعەتی ئیسلام، نەک دوژمنی شەریعەتی ئیسلام بن، نەک دوور لە دین بن، نەک غەیری پەیامی ئیسلام پەیامێتریان هەبێ. مانای شوێنکەوتنی پێغەمبەری خوا، ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێ محەبەت و خۆشەویستی نابێت. ئینسان تا کەسێکی خۆش نەبێت ناتوانێت شوێنی کەوێت، ناتوانێت ئیتیباعی لێوە بکە. خوای تەبارەک وتەعالا کە فەرمێت بە پێغەمبەر: قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. ئەی خۆشەویست پێیان بفەرموو، ئەوان ئەگەڕن خوامان خۆش ئەوێت، ڕازین بە قەراری خوا و فەرمانی خوا و بەرنامەی خوا، فاتبعوني، شوێنی من کەون، یعنی شوێن پێغەمبەر صلی الله عليه وسلم. نەجات و ڕزگاری بەشەریەت لە شوێنکەوتنی پێغەمبەرایە سەڵات و سەلامی لەسەر بێ. هەر کاتێک شوێنی من کەوتن، ئەوا بەڕاستی قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. لە پاداشتەکەیە خوش ئەوانی خۆش ئەوێت، وەخوا لێیان خۆش ئەبێت، وەخوا بەهەشتەکا بە نسیبیان بە شوێنکەوتنی پێغەمبەر و ئیتیباعی پێغەمبەر و ڕێزگرتن لە پێغەمبەر و زانینی قەدر و حورمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەسحابی پێغەمبەری خوا ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ بەچی سەربەرز بوون، بەختەوەر بوون، بە عیزەت بوون، بەچی خوایان لە خۆیان ڕازی کرد؟ بە ئیتیباع. بەڵام ئیتیباعێک خۆشەویستی لەگەڵا بوو، فیداکاری و خۆنەویستی و ئیساری لەگەڵا بوو، ئەوە تا
كباسي هريك لأصحابي نازاري بيغمبركي صلى الله عليه وسلم جيان حياة مناقبيان أخواني توا خوشويستيان بيش اتباع بوا نبو أصحابي بيغمبري خوا ببينين يا مناقبي بخواني نوا اتباعي لبيغمبر كدو بيا خوشويستي بيغمبري خوشويستوا أوسا فداكاري بيغمبرو منهجي بيغمبرو طريقي بيغمبر بوا صلى الله عليه وسلم بو إخوائي تبارك وتعالى لوصفنا فرميت فالذين آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون أوانيك وإيمانيان بو بيغمبره هنا فالذين آمنوا به وعزروه تعظيمي بيغمبريان كرد بچاوي قدر وسيريان كرد بسيدو قوريان زاني أدبيان بولا خدمة بيغمبرا بإنسانك سادة وساكاريان نزاني وتيان تو رسول الله تو خاوني بركتي خاوني عزتي خوا قوري كردوي سيدو قوري إيمي بمتشاوى سيري بيغمبريان كرد صلى الله عليه وسلم انجا ونصروه بيغمبريان سرخست پشتیوانان لە پێغەمبەر و دین و پەیامی پێغەمبەر کرد بۆیە بەڕاستی شوێن قورئانەکەیش کەوتن قورئانیان کرد بە ئیمام و گەورەی خۆیان بە دەستور و یاسای خۆیان بە چرای دنیا و قیامەتی خۆیان بۆیە خوای تەبارەک وتەعالا فەرمێت ئەمانە ئولائیکە هم المفلیحون ئەمانە سەرکەوتون ئەمانە بەختەوەرن هۆکارەکەی ئەوە بۆ ئازیزان و خۆشەویستان بۆیە خۆشەویستی بێ ئیتیباع بێ خۆشەویستی نابێ هر بويا بيغمبري خواه فرمي صلى الله عليه وسلم لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين متفق عليه إيماني هيج كسيك لأيوة تواو نابع حتى مني لباوكو دايكي خوشتر نبه حتى مني لأولاد من دالكاني زياتر خوش نبه حتى مني لهمو خلقي خوشتر نبه حديث ترى فرمي حتى لنفسي خوشي زياتر مني خوش نبه چونك من لنفسي خوتان دل صوسترم بوتان او اخوة فرميت النبي أولى بالمؤمنين من أنفسهم پیغمبر لنفسي خوتان دل صوستر بوتان پیغمبر أمرتان پیغابت شاكا بو سعادة و بختوري بانتانكا نفسي خومان برو خرافة برو تاوان برو معصية رامانك يشيت إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي بلان پیغمبری نازدار چیمان پێ فەرمێت وما أرسلناك إلا رحمة للعالمين وإنك لعلى خلق عظيم أما پیغمبری نازدارە کە ئیتر خاوەنی دین و پەیامێکی جوانە تۆ پەروەردەیەکە بۆ بەهەشت تۆ ئامادەیەکە بۆ بەهەشت بۆ ڕەزامەندی پەروەردگار بەڵام نەفسی خۆمان دوژمنمانە نفسي خومان براسي دل صوزمان نية أو بيغمبر بويا لنفس مان دل صوزترا بويا أبي لنفس مان زياتر خوشمان بويا إمام عمر أو بيا وقوراه لو كان نبيا بعدي لكان عمر رضي الله عنه خواهي تبارك وتعالى أو حسد عمر ونرسي لي قرتوا عادل تريني أمتي بيغمبري خواهم بشريات أفرمك بيغمبر باتا دعاء من حسد عمر أبو خواه فريشتي دانار زاري وقساكا حسد عمر لار كولانك وبروا شيطان تخني وكولانا ناكي وناوري أو حزتي عمر فرمي يا رسول الله توم لباوكو دايكو أولادو مالو من دار خوشتري بلا من نفسي خوم نا نفسي خوم زياتر خوشوية بيغمبري خواه فرمي عمر لا إيمان التواو نبوة لباش أموتي بيغمبري خواه توجهي بيغمبري خواه سير كدني نصري الرحمة بيغمبري خواه وإمام عمر تأثيري لقلب ناخي كرد لباشان فرموي يا سيدي يا رسول الله أي بيغمبري نازدار استا توم لنفسي خوم خوشتروي هر دواي فرمايشتك أي بيغمبري خواه بويا بيغمبري خواه الآن يا عمر الآن يا عمر استا إيمان تكميل بوا استا تو إيمان داري راستقيني جاء علماء فرموا والتوجه النظري الرحمة بيغمبري خوابو إنانا لحظة شون إنسان أقوريت حزتي عمر خواهي تبارك وتعالى الرئيس زوري لناوا أو الصحابة بالرزا إيماني التواب نبو تا بيغمبري نفسي خوي خوشتر نويست بويا أوان توانيان اتباع لبيغمبر بكن بيغمبريان لتشاوي خويان ونفسي خويان خوشتر نويست منو توج أبيه
ئەو پێغەمبەرە و خۆشەویستی و پێغەمبەرە لە ناخمانە زەرع بێ لە ناو منداڵمانە دڵ و دەرونی ماڵ و منداڵمانە ئەوسا ئەتوانین ئیتیباع لە پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەر بکەین. حتا پێغەمبەری خوا لەبارەی ئومەتە نازارەکەیەوە ئومەتی آخر زمانی ئەفەرمێت ئومەتی آخر زمانی من خەڵکانێکی تیا پەیدا ئەبێ ئەم خەڵکانە منیان زۆر خۆشەوێت حەز ئەکەن ماڵ و سامان و سەرۆت و سامانی خۆیان هەمووی ببەخشن بەس یەک لەحزە بەدیداری من شاد ببن. پێغەمبەر ئەفەرمێت ئەوە تا ئەفەرمێت من أشد أمتي لي حبا ناس يكونون بعدي يود أحدهم لو رآني بأهله وماله. رواه مسلم. ئەفەرمێت ئەوانەی کەوا شیدەت و بەهێزترین خۆشەویستیان هەیە بۆ من کۆمەڵە خەڵکانێکن لە دوای خۆم دێن حەز ئەکەن پێیان خۆشە بەس من ببینن ئیتر ماڵ و سامانیان بکەن بە فیدای من بەس بۆ بینینی من. چەند خەڵکی مسلمان و ئیماندارمان هەیە بەس لە پێناو بینینی پێغەمبەری خوا صلی الله علیه دەست لە خەوی شابێت بەس پێغەمبەر ببینێت سەیرەکەی مەجلیس بۆ پێغەمبەر ئەگرێت سڵاوات لەسەر پێغەمبەرەدا مەولودی ئەکا یارمەتی فەقیر وەژارەدا یعنی چەندین کارەکە ماڵ و سامانیە بەخشێ یەک لەحزە ئەگەر لە خەوی شابێ بە دیداری ڕەسوول الله شاد بێ بە خزمەت و پێغەمبەرە نازدارە شاد بێ. ئازیزان و خۆشەویستان بۆیە عولەما و زانایانی ئێمە لە دێر زەمانەوە لە قورئان و ئیستینباتیان کردووە فەرموویانە هەر دڵ و جەستەیەک محەبەت و خۆشەویستی پێغەمبەری بەڕاستی تیا بێ هەرگیز ئەو جەستە نە لە دنیادا نە لە قیامەتە عەزاب ناچەژێت دوورە لە نەخۆشی و ناخۆشیەوە دوورە لە بەڵاوە با و ناڕەحەتیەوە دڵێک جەستەیەک محەبەتی پێغەمبەری بەڕاستی تیا بێت. ئەوە تا قورئانە فەرمێت وما كان الله ليعذبهم وأنت فيهم. خوای گەورە عەزابی گەل و قەومێک نادا حتا تۆ لە ناویان نابی. قوڕەیش و سەنادیدی قوڕەیش کوفاری قوڕەیش ئازاری پێغەمبەریان زۆردا بەڵام خوای تەبارەک و تەعالا لەبەر خاتری پێغەمبەر سزای نەناردە سەریان وەک قەومی نوح و وەک قەومی لوط و وەک قەومی هود و وەک قەومی ساڵح و وەک باقی گەلانی پێغەمبەرانی تر خوا غەزەبی توندی لێ نەگرتن لەبەر چی؟ لەبەر وجود و ذاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە کاتێکدا کافر بوون ئەوانە مستحقی عەزاب و سزا بوون بەڵام خوا لەبەر وجودی پێغەمبەر لە ناویانە خوا سزای نەدان. بۆیە ئەم پێغەمبەرە ئەوەندە گەورەیە ئومەتەکەشی ئەوەندە گەورەیە ئەگەر لە هەر شوێنێکە مەگەر تاوانەکە زۆر زۆر بوو بێت پیاوانی خوا و زانا و عالمان و تەقی و نەقیەکان هەبن وەلی و ساڵحەکان هەبن خوا لەبەر خاتی ئەو ساڵح و پیا و چاکانە عەزاب لەسەر ئەو گەلە هەڵئەگرێت ئەگەر مستحقی عەزابیش بن بەهۆی چاکی چەندین کەسانی پیاوی گەورەکە تیانەوە. ئەمە لە پێغەمبەرەوە کەسبیان کردووە. هەر دڵ و دەروونێک محەبەت و خۆشەویستی ڕەسوول الله تیا بێ هەر دڵێک هەڵکرا بێ چراکەی ئیمانی نوری ئیمانی ڕووناک بوو بێتەوە بە سڵاوات لەسەر پێغەمبەر و محەبەتی پێغەمبەر و دەم بە سڵاوات و زکر بێ ئەو جەستە و دڵە خوا ئازاری نادا نە لە دنیادا نە لە قیامەتە. ئازیزان و خۆشەویستان لەبەر ئەوەی کەوا باسی پێغەمبەری تایە محەبەتی پێغەمبەری تایە چونکە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم من صلى عليه صلاة صلى الله عليه بها 10 مرات هەر کەس یەک سڵاواتم لەسەر لێ بدا خوا 10 سڵاواتی لەسەر لێدا سڵاوات ڕەحمەت بەزەی سۆز و میهرەبانی پەروەردگار ئەبێتە قەڵغان و ئەبێتە حەسنی حەسین بەو کەسەی قەڵایەکی پۆڵاین بەو کەسەی کەوا ئەم محەبەتەی لێدڵایە بەرامبەر پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ. بۆیە عولەما و زانایانی ئێمە فەرمویانە هەمیشە و دائیم ئێمە بێ لە یادی پێغەمبەرا بین لە باسی پێغەمبەرا بین بیلفعلیش مسلمانان و ئیمانداران هەمیشە و دائیم لە یادی پێغەمبەرایە صلی الله عليه وسلم. نوێژەکەتە بانگەکەتە مزگەوتەکەتە خێر و سەدەقاتە زەکاتە حەجە عومرەیە هەرچی مەناسیک هەیە باسی پێغەمبەری تیانە بێ هیچی قبوڵ نابێ باسی گەورەی پێغەمبەری تیانە بێ هیچی قبوڵ نابێ ڕێزی پێغەمبەری تیانە بێ قبوڵ نابێ. سەیری کەین کاتێک تۆ لە ماڵەوە ڕێەکەوی بۆ مزگەوت کە داخلی ناو مزگەوتەوی ئەڵێی چی بسم الله
والحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله. أما هنقاوي كم تبو مزقود إن جاء اللهم افتح لي أبواب رحمتك خوا درجة رحمة من يبكروا يا كم جار بناوي خوا حمد سناي خوا صلوات سر بيغمبر لي يدي أين اعتكافي مزقود قد قبول نابه ما دام صلوات سر بيغمبر خوا لنا دا إن جاء دي جيت لبانغ به لبان ناو بانغكا ركني دومي بانكا أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله باسي بيغمبري تايا لباشان صلوات سر بيغمبر لي أدريت چونکە پێغەمبەر خۆیان فەرمێت إذا سمعتم المؤذن فقولوا مثل ما ئەوەی کەوا مؤذن ئەڵێ وەش بێڵێنەوە ثم صلوا علي صلوات لەسەر لێ بدەن چۆن سڵاواتەکان ئەگا بە من ئەها بانگەکە هاتن بۆ مەزگە و سڵاواتی تایە بانگەکە باسی پێغەمبەری تایە ئیقراری تایە بە پێغەمبەرەتی پێغەمبەر باسی پێغەمبەر سڵاوات لەسەر پێغەمبەری خوا نوێژ دابەسی نوێژت دابەست کە گەشتە تەحیات چەندین جار ناوی پێغەمبەری خوا بێ یەکەم جار السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته خطاب لبيغمبركي أي بيغمبر سلامت لسر بيه بني داي نزيك بخطاب كأنما الرؤى كي تكسي حاضر لبردمتا السلام عليك أيها النبي سلام لسرت أي بيغمبر سلام لسرت أي بيغمبر بمشي وازه إن جاء لباشان أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله باسي بيغمبر كيتو إقرار كي كبيغمبر حضرت محمد بيغمبر يراوي حقه بيغمبر إخوائه جال باشان صلوات سر بيغمبر ليدي أما نكينو جاوب تالا أما يادي بيغمبر إخوائه صلى الله عليه وسلم لباشان إن جاء دعاءك كسلامة دعاءك أبي صلوات بي لأولوا لنا راسوا لأخيرا وبوي كوا دعاء كان جرابه كواتم مسلمان همیشه لیادی پیغمبر صلی الله علیه وسلم بلام لما انجیل دایک بونیا کور ابسته و یادی اکریت یا لهر مناسبه کا کور دواری ایما واگوش کراوه اگر من دالی بیا مجلس اگریل مولودی پیغمبر صلی الله علیه وسلم سیاره اگریل مولودی و پیغمبری خواکم صلی الله علیه وسلم و هر وها مثلا خانوی اگری خانوی اگفروشه كركي جني بويني كشكي أدابشو من إمام عادة بو حتى فكري وهابتنا أتبو خلقي أوار زانا بيغمبر أجر هرتشانا قرد لشكرانا بجري خوا أنو خيري مولودي بيغمبر بي صلى الله عليه وسلم بوا تاوك أصحابي بيغمبري خوا آتنا بيقسمتي بيغمبري خوا حديثك بخارية بيغمبري خوا صلى الله عليه وسلم أنو يا رسول الله ما دام خوا توبي لي قبول كردين ما دام خوا لبلا رزقاري كردين فلان باخ صدقة لله ورسوله أما صدقة بو خوا بيغمبري خوا أما لناو إيما كبلاوا لري خوا مولي بيغمبري خوا لأصحابي بيغمبر ورجراوا نك حيوان بو بيغمبر سر ببرين بيغمبر بخوا بزانين حيوان سر برين بس بو پروردگارا بلام وقت شون الله ام حوتما بو من دالا حيوانك بو خوا سر بري بلام خيركي بو من دالكيا لشكران مشي خوا من دالي داوا كإنسانش حيوانك سر ولا لري خوا مولي بيغمبري خوا ما بس يويل لري خوا سر يبرم لشكران بشيري لدايك بوني نعمتي بيغمبري خوا كخوا فرميت بيغمبر نعمته قولة نعمته وأما بنعمة ربك فحدث ايوا باسي نعمتك هاني پروردگار كان كبيغمبر قولة نعمته كردواري ايما لسر محبته خوشويستي بيغمبر بتوحيده بيكتا برسيو قوش كراوة كومري كال فامي نزان ين خل كافر كانوا مشرك كانوا خلوا محبة سارد كانوا ايما الذاتي وكو ما وصاي مدرس مان هي درجات عالية بما وصل ملاكرين مدرسي بياره مفتي عراق نك عراق توابي عالمي إسلامي لباسي مولودة لجواب الفتاوى لباقي كتابكاني خويا أفرميت أمتنا زارك يا رسول الله مولودي بيغمبر بكن خلق وكنوا شيرين وبخشن شنك ماي نستطيع عزته بو بيغمبر ديني بيغمبر ماي الرحمة بو ختان بو دفع بلاي ختان بو لنا وبردي مصيبتنا رعته كانتان مولود بكن يادي بيغمبر بكن جنابي ما وصاوا أفرميت كي هي لتوابي عالمي إسلامية يقرب عشاركي ما وصى ملاك كريم عالم بيوزانا به أفرميت قرد بونا وابو مولودي رهبر أو أن دخيرنا تدفتر همو تقدير أو نصرة أبو أو بخيونا روا أعراب برتو باسي معراج مقامي حزت بيروزي أدن بلا شيء أمت هزار رحمت لم زات قوربيت
کە بەڕاستی لە ئاسمانی زانستی کوردەواریە تاکە شەخصێکە و تاکە زانایەکە کە لە هەموو عالەمی ئیسلامیە هەمووی قەرزاری بن بە عەرەب و کورد و فارسەوە، چونکە لە هەموو شتەکانە ئەم زاتە ئاوا ناوی هەیە و کتێبی هەیە و تەلیفات و مؤلفاتی هەیە. ئەحمەد شەوقی زانایی کوردە، شوعەڕای عەرەب، ئەمیر الشوعەرا، بەڵام لە ئەسڵا کوردە. لە ئەو شیعرەیە کە ئەفەرمێت ولیدە الهدى فالكائنات ضياء وفم الزمان تبسم وضياء الروح والملأ الملائك حوله للدين والدنيا ببشراه. طبعا ئەوە شعرێکی زۆر درێژە لە باسی پێغەمبەرە، لە دایکبوونی پێغەمبەرە، مەقامی پێغەمبەرە، شعرێکی وەندەتەوە زۆر گەورەیە، زۆر جوانە. پێغەمبەر بە وەفایە بەرامبەر بە ئومەتەکەی. یەکێک لە صالحین و خواناسان ئەفەرمێت یادی پێغەمبەرمان زۆرە کرد، منکیر و منافقان ئینکاریانە کرد لە سەردەمانی کۆنا، تا شەوێک پێغەمبەراتە خەوم لە خەومە وتم یا ڕەسوڵ ئڵڵا ئێمە لە مانگی ڕەبیع یادی تۆ ئەکەین، حورمەت دە تۆ ئەکەین، باسی تۆ ئەکەین، خەڵکۆ ئەکەینەوە، خێر و سەدەقە ئەکەین، ئایا ئەمە لای تۆ مەقبوڵە یا مەقبوڵ نییە؟ پێغەمبەری خوا لە خەوەکە پێی فەرموون من فەریح بنا فەریحنا به، ئەوەی دڵخۆش بێ بە ئێمە دڵخۆشین پێی، دڵخۆشین پێی. ئێمە ناڵێن خەو حوجەیە، مەولودی پێغەمبەری خوا مستەنبەتە لە قورئان و حەدیث، وەکو پێشترا باشەمان پێویست ناکەم بڕۆنە سەر و تەفاسیلە. پێغەمبەر بە وەفایە، یادی بکە یاد تەکا لە دنیا و لە قیامەتە، خوا بە بەرەکاتی ئەو پێغەمبەر ڕزگار تەکات. ئەحمەد شەوقی بەهۆی ئەم شیعرەوە بۆ خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم، شێخی گەورەی ئەسەر لەو سەردەم و ظروفا پێغەمبەرە چە دەخەوی ئەفەرمێت بڕۆ سەردانی ئەحمەد شەوقی بکە، سەردانی بکە و پێی بڵێ مژدەی پێ بدەرێ ئێمە چاوەڕێی ئەوی و هاتنی ئەوین. شێخی ئەزهەر زۆر عەجیبی لەتێ، ئەحمەد شەوقی ئەمیری شوعەرا بەم شێوازە پێغەمبەر ئەفەرمێ بڕۆ بۆ لای و بانگی کە بە ئێمە یە بۆ لای ئێمە پێشوازی لێکەین، ئەبێ چی کرد بێت؟ شێخی ئەزهەر لە ئاستی ڕێژمورایە، ڕۆژانە چەندین کەس داواکا بڕاتە بینی نایبینن، زۆر بە زەحمەت ئەبینرێت، خۆی بە پێی خۆی ئەڕوا بە ماڵ ئەحمەد شەوقی، ئەدەن لە دەرگای ئەحمەد شەوقی ئەڵێن شێخی ئەزهەر هاتووە، عەجیبی لێتێ شێخی ئەزهەر و ماڵی ئەحمەد شەوقی، ئەمە بەڕاستی زۆر عەجیبە. ئەڕۆنە ژوورەوە ئەحمەد شەوقی لە چی هێنایەتی بۆ ئێرە؟ بۆ سەردانی من وانە خۆشم، وتی ئەمری ڕەسوول الله، پێغەمبەری خوا دەخەون فەرمووی بڕۆ بۆ لای ئەحمەد شەوقی مژدەی بەرێ کەوا هاتنی بۆ لای ئێمە نزیکە و ئێمە پێشوازی لێەکەین. ئەمە وەفای پێغەمبەرە. تۆ لە بەرخاتی پێغەمبەر خەڵکۆ ئەکەیتەوە، سڵاوات پێغەمبەر لێ بدا، قورئان خوێنرێت، باسی پێغەمبەر بکرێ، پێغەمبەر ئەوەندە بێوەفا نییە تۆ فەرامۆشکا، خوا پێیەگەێنێ. پێغەمبەر ئەوێ خۆم گوێم لە سڵاواتەکانتانە، مەجلیسی مەولود ئەوەیە کەوا سڵاواتە و قورئانە و سیرەی پاکی پێغەمبەری خوایە. هەزار ڕەحمەت لە شێخی شەمس لەبارەی گەورەی مەولود و مەجلیسی مەولودەوە ئەفەرمێت دەخیلتان بن، هەرچیتان توانین لەستاندێ مەولودی پێغەمبەری خوا بکەن، لە ماڵەکانتانە، لە مزگەوتەکانتانە، لە گەڕەکانتانە، لە کۆڵانەکانتانە، چونکە مەولود مایە ڕەحمەت و بەرەکاتە و دەفعی بەڵا مصیبەتە. ئەمە ئاوازەی مەولود بەرز بوو لە هەر ماڵ، مەلەک ئەپۆشێ ئەو ماڵە بە باڵ، مەحفوظ دەمێنێ لە دەرد و زەحمەت، دەڕژێوە سەریا بارانی ڕەحمەت، صاحب ئەو ماڵە تا عمری ماوێ دووچاری دەردی محتاجی ناوێ. جەمعێ لە ئیجماع عولەمای کوبار دەفەرمون مەولود ڕەسوولی موختار، هەر کەسێ هەر ساڵ بیکاوە عادەت، نامرێ ئەو کەسە غەیر وە شەهادەت. ئەم شێعرەکە فەرمێتی هەمووی قسەی عولەمایە و لە قورئان و حەدیث دەریانێناوە. جا مەولودی پێغەمبەر زۆر گەورەیە، هەرگیز سارد مەبن لێی، هەرگیز بەگوێ ئەوانە مەکەن کەوا ئەوانە کەسانێکن دروستکراون لەلایەن سەهیۆنەت و ما گاور و جوولەکەوە بەس بۆ لێدان لە کەسایەتی پێغەمبەری خوا و دەرکردنی محەبەتی پێغەمبەری خوا. کاتی خۆی ئینگلیزەکان و فەڕەنسیەکان ئەیان و محەبەتی پێغەمبەری خوا یا قەبری پێغەمبەری خوا یا باسی پێغەمبەری خوا عەمودی کارەباییە لە ناو مسلمانانە. بەڕاستی هەر کاتێک مسلمانان یادی بکەن، باسی بکەن، زیارەتی بکەن، شێتی تیانە زیندووە بێتەوە. شێتی ئەمە ئەم فکرە ئەمان بەرەوی پێدەن، ئەوە بەرنامە و مەنهەجی ئەوانە. ئاگادار بن. خوای گەورە هەموو لایەکمان خۆش بێ، خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ، خوا عاقیبەتمان بەخێر بگەڕی، خوا لە دەرد و بەڵا لامان دەی، خوا لە فیتنەی وهابی و عەلمانی و شیعە و دژمنانی ئیسلام پارێزراومان کەی. خوای ئەوەی دۆستی ئەم دینەیە دۆستی بی، ئەوەی دژمنی ئەم دینەیە خوای ئەگەر شاوی دادەی دادی دەی،
يا ربي خوای لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاتری خادەدارانت لە پێغەمبەران و ساڵحان و پیاوچاکانت خوای هیدایەتی خۆمان و ماڵمان دەی خوای عەقیدەمان پارێزا بکەی خوای لەسەر محەبەتی خۆت و پێغەمبەری نازدار و ئەصحابی پێغەمبەری نازدار بێ جیاوازی صالحان و خواناسان گۆشمان نکەی یا ربی خوای بۆ محەبەتەوە بژین بمرین زیندوو ببینەوە یا ربی خوای گیان لە دەپاڕێنەوە شیفای نەخۆشەکانمان بی عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی هیدایەتی گەنجەکانمان بی ئەوانەی داوای دوعای خێریان لێ کردوین گرفتیانێ خوای بۆیان چارەسەرکەی مەشاکیلان هەیە دوژمنایەتی لە نێوانیان خوای بۆیان حەل بفەرمووی محەبەت و ڕێز و خۆشەویستی بکەنە نێوانیان یا ربی خوای دوژمنایەتی ناو موسڵمانانە نێڵی یا ربی خوای گیان نەخۆشیانێ شیفای عاجل و پەلایان بۆ بنێرە یا ربی خوای فەقیرن هەژارن نەدارن داماون خوای لێ دەپاڕێنەوە بە ئیمان و دینەوە دەوڵەمەندان کە ڕزگاریان کە لە هەموو نەهامەتی و نەکبەتیەک یا ربی خوای لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت خوایە یا ربی خوایە مناڵەکانمان ساڵەکەی ئەوەی منداڵی نیە منداڵی ساڵحی بەرێ ئەوەی هێتی ساڵە نیە خوایە بۆی ساڵەکەی ئەوەی هێتی و مەفقودە و دیار نییە لە سجنایە خوایە بە یەکیان شادکەیتەوە یا ربی خوایە ڕەحم بە هەموو ئومەتی ئیسلام بکەی بەرەکات و ڕەحمەت بە عالەم و ژیانی ئیسلامیان بڕێژی خوایە کوردستان پارێزدا بکەی لە هەموو نەهامەتێک لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک لە هەموو بەڵا و فیتنەیەک لە هەموو ناڕەحەتێک پەروەردگارە یا ربی خوای گیان ئەم میلەتە ساڵەهای ساڵە قوربانی ئەدا خوێنە ڕێژێ بگا بە ئاواتی خۆی خوایە بمانگەن بە ئاواتی خۆمان لەژێر چایە و سێبەری قورئان و سونەت و ئیمان و ئیسلام و محەبەتی خۆت و پێغەمبەری نازدارە یا ربی خوایە کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکەی ئیمان و ئیسلامی وجدانیان بەرێ یا ربی خوایە هەر کار بەدەستێک دڵسۆزی دینمانە خاک وڵات و نیشتیمانمان بەرقەراریکەی هەر کار بەدەستێک دوژمنی دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانمانە دوژمنی گەل و میلەتمانە قوت بڕە و نان بڕە زەرە لەم میلەتەدا خاک فرۆشە و وڵات فرۆشە خائین و خۆ فرۆشە یا ربی خوایە گیان لێ دەپاڕێنەوە ئەگە شاوی دادەی ئەگە شاوی دادنێ خوایە عالیەها سافی لەها خوایە ژێرە و ژوورێکی لە کۆڵی ئەم میلەتە داماوە قوربە سەرەکەیتەوە کە خاوەنی چەندین ئەنفال و کیمیا باران و دەربەدەرین لە پێناو سەربەرزی و ئازادی خۆمانە یا ربی خوایە دراوسەکانمان چاویان پێمانە هەڵنایە یا ربی خوایە لیان قبوڵ نەکەی یا ربی خوایە هەر زەرەرەکەیانە بۆ ئێمە بەسەر خۆیان و جێژاشانە بشتێنیتەوە لەم وڵاتەی لادەی خوایە وڵاتمان تۆبارانەکەن وڵاتمان سوتماکەکەن خەڵکمان ئەکوژن کەس نەدیفاعمان لێ بکە بەس تۆ هەی پەروەردگارە خوایە فریامان کەوە خوایە وڵاتمان ئاوادان کەرەوە خوایە وڵاتمان لەو غەزەب و لەو زوڵمانە ڕزگار کە آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين